لە زروفێکی زۆر خراپ داین لەم کاتەدا وەکو کۆمەڵی قورتەباڵەکانی کوردستان ماوەی ساڵێکە خۆتان دەزانن ئەم نەخۆشیە ڕووی کردووە لە وڵاتەکەمان. قورتەباڵەکان ژیانێکی خراپیان هەیە لە ڕووی بواری داراییوە، لە ڕووی بواری کۆمەڵایەتیەوە، لە ڕووی بواری تەندروستیەوە، لە هەموو بوارەکانە. ئێمە بۆ یەکە لێرەوە ئێوەمان بان کردووە بە ماوەی ئیم ساڵ لە کار و چالاکیەکانی خۆمان چیمان کردووێ، یان بە تایبەتی کورتەباڵەکان لەم کاتەدا خۆتان دەزانن لە ڕووی موچەوە موچەیەکی هەیە 100,000 دینارە. چەندین کار و چالاکی گرنگمان هەبووە کە گرنگترینیان دابینکردنی پێداویستی خۆراک و نەوت و مادی بووە بە هەوڵی سەرۆکی کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە لە ساڵی 2020 شانەی توانی بیکات و ئێمە پێشگوێ خێز کەمێک لە ئازارەکانی کورتەباڵەکان کەم بکەینەوە و هیچ نەبێ نەیەڵێن ژیانیان بۆستێ کە هەرچەندە بەداخەوە زیاتر لە 200 خێزانی کورتەباڵا بە هۆنەی ئەو بارودۆخە سەختەی کە تێکەوتوون زەواجیان هەڵەشانوتەوە. بۆیە ئێمە ئیتر داوا لە حکوومەت و پەرلەمانەکەین چیتر کورتەباڵەکان پشتگوێ نەخەن و ئاوڕێکی جدیمان لێ بدەنەوە.